خۆتی بەدەم ماڵەکە نەوتەکەش ئەوە تا حاڵی خۆمان ببینن بە چای خۆتان لە کێ وەساون لەسەر وەڵای من لە حەوتەوە لێرە خۆم بەڵێ ئەتی وای وایە پێ باوەڵا چۆن لە ئیشکار ناکە هەیە ئیشداری هەیە نەخۆشی هەیە ئیشکاری چۆن کەسێک لە ئیشکار نەبیێت توی لە سڕیا وەستی وای نەخۆشی وای ئیشکاری ئێستا لە چەند چەماڵە هاتوین پارەمان تێکردواتون نێرە وەرگری ئەیوا بێ ئیجارۆی لە شوێن تریش کارایە ئارەوەڵە تر پارەکەش زیاتری تێکەیت ئەستا 20,000 لێمان سەن پار زۆر باشتر بوویت لا شوێنێکیش بە احتیاجی بۆ ڕگەیسە کاکە خەمت لێ دێم کلیل کارتە هەنیە کەسێکی وەک من هەلەی نازانێت ئایا ئیشەکە ئایش ناکە نازانی باشە پارەکە حتای دوو نەوتدا بەشکرا بوو ئارەوەڵا ئێمە مە یەکەم جارمانە وەرگین تای سەوەرمان نەکردووە بەبوونی ئەم بەرنامە و تاخیر بوون بەڵێ بەڵێ ئارەوەڵا من هەر نەمزانانی کلی گوتیانە بێتە ئەمە تر تاکو ڕەگە ڕۆژ بۆمی کرد تاخیر بوو لە جیاتیەوەی یەک کەسێکیان بۆی دانابێ دووسێ کابینەی بۆ دانن بۆ کاراسانی کردن بەڵێ بە هەموویەوەی ینی ئەوەی ئیشی ئەلکترۆنیەکە کە بووە ئەم کۆد و بارکۆردووەمانە ئەبێ زیاتر کابینەی بۆ دانی بۆی ئیشەکان باشتر بڕوە وڵی لەبانیەوە سرم کردووە لا شتیبانی ئەوە سعات 12 ئەوە ئێوە هاتن سرەکە بڕێو وڵی کامینەکەمە کوژێنەوە کامینەکە ئیشی خۆی کرد چی بوو لەگەڵ جارە ئێوە ئیشە تاقیمانەکە لە ساعت 5 وستین هەتا ئیشەکە نارە بێتە پاڵە پۆسکویەک بۆ خۆی باشە ئەی خەڵکەیەک نازانێ بەکاری بێنێ وەڵای پیرەمێردەکان جار وایە دێم بۆ ئێرانە هەر نازان سەریان لێ تێکە چه فەقیرانە